بێتە خەبەرە لەبەرەوە خەوتووە حکوومەتی هەرێم تا ئەمڕۆ خەوتووە ئاگای لە ژیانی مامۆستا و فەرمانبەرانی نییە. ئێمە هەمومان گیرفان بەتاڵین بە هیچ شێوەیەک ناتوانین دەوام بکەین کە ئەرکەکانمان جێبەجێگەین تاکو و موچەکانمان نەدا وەک چۆن بەغداد و موچەیدا ئێمەش داواکاری موچەکان خۆمان جێبەجێکە. حکوومەتی هەرێم وعدیدا پێمان 5 موچەمانی پاشەکەوت کرد فی سەبیلەوەی وتی ئێمە موچەکان لەگەڵ بەغداوە ڕێکەوەکەین بۆەوەی هەمومان یەک سەرمان موچەکانمان بەڵام ڕاستیان نەکرد لەگەڵ ئێمەیە و بەغدا 2 موچەی وەرگرت. ئێمە مانگ تا ئێستا مانگی 12 موچەی مانگی دەمان وەرنەگردو و بە گیرفانی بەتاڵ و مامۆستاش ناتوانێت داوا بکە. ئیمساڵ ساڵێک بە کاملی ئەوە ساڵێک تەواو ئێمە 4 موچەمان وەرگردووە 5 موچەمانیشی پاشەکەوت کردەوە 3 موچەمانش لە ڕێگایە. حکوومەت هیچ باکێکی نییە و هیچ دەربەسی ژیانی فەرمانبەران و مامۆستایان نایە. ئێمەش بۆیە بەم شێوەیە ناتوانین داوام بکەین و بەردەوامین لە ئەرکەکانمان. بۆیە لە ئیمڕۆ بایکۆتمان ڕاگەیان تاکو ئەو ڕۆژەی حکوومەت دێتە خەبەرە تاکو ئاگادارە بێتەوە لە ژیانی خەڵک. لەبەرەوەی حکوومەت هیچ ئاگایەکی نییە لە ژیانی خەڵک. خۆیان گیرفانیان بەتاڵە خۆیان گیرفانیان پڕە. هەموو زۆربەیان هەمووی حکوومەتەکەی هەرێمی کوردستان موچیان لە بەغدا وایە موچەی خۆیان لە بەغدا وەرەگرن. ئێمە ڕازی نین ئێمە موچەکەمان بڕاتە سەر بەغدا. ئێمە داواکاریترمان شێ ئەوش ئەوەیە کە موچەکانمان بگۆزرێتەوە بەسەر بەغدا. ئێمە خەڵکی کەرکووکین کەرکووک خۆشت بێ و توش بێ ئەمڕۆ سەر بە بەغدایە سەر بە هەرێمی کوردستان نییە. ئێمە چۆن هاوڕێکانمان مامۆستامان هەیە لە هەمان پۆی لەگەڵمانە داوامەکە 2 موچەی وەرگردە تا ئێستا ئێمە موچەیەکمان وەرنەگردە بە گیرفان بەتاڵ بە هیچ شێوەیەک ناتوانین دەوام بکەین. بۆیە ئەم بایکۆتەمان ڕاگەیاند. ئێمە بڕیارمان داوە بایکۆتەکەین هەتا موچەکانمان بگوازرێنەوە سەر بەغا چارەسەرێکمان کەن بە گیرفانی بەتاڵ خەڵک چی دەوام بکە دەواممان پێ ناکرێ بەڕاستی وەڵی جی باش نییە. ناوەڵە دۆخی مامۆستا باشی چییە؟ بە گیرفانی بەتاڵەوە مناڵمان بڕاتە قوتابخانە هەمووی مەسرەفی ئەوێ وانە ناکرێ ئەو شتە دەوام ئەوها ناکرێ بەڕاستی. قوتابخانەکان زۆربەی قوتابخانەکان بایکۆتن بایکۆتی دەوامەکەن هەتاکو چارەسەری موچەکان نەکرێ دەوامان پێ ناکرێ بەڕاستی چاک ناکرێ لەبەر ئەوەی یعنی بەڕاستی خەمی کەرکووکیان نییە بەڕاستی کەرکووک بە تایبەتی یعنی لایەن گرنگ نییە کە ئێمە نا هەولێر با بڵێ سلێمانی هیچی گرنگ نییە لایەن یعنی کەرکووک فرامۆش کراوە بەڕاستی. یعنی ئەبێ چارەسەری خۆمان کە ئێمەش یعنی تەواو بەسە هەتاکەی ئێمە تەحمل بکەین تەحمل نامینێت.